بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان خوش شويستان إيمان داران، السلام عليكم ورحمة الله وبركاته. زور بخوم بخوش حالة زانم لا برنامج كانيابي رحمة بخزمة بريستان دقوموا بأميدي أوي لو برنامج بتوانين هر جارو فرمودية پیغمبر صلى الله عليه وسلم شي بكين و رافع بكين و استفادة لور بگرين. برزان فرمودية پیغمبر صلى الله عليه وسلم پیش اوي كباسي فرموده كبكم اما دبي او بزانين كاما قسيچي پیغمبر صلى الله عليه وسلم باز دكين وابزانتو لخدمت پیغمبر دانشتي صلى الله عليه وسلم او قسان دكاو اتوش جيد لي راگرتيا وی کاتێک کە باز دەکرێت دەڵێن قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕۆنەو ئەو مەشهەدە دانیشە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پەڕی ئەدەب و ویقارەوە تەماشا بکە گوێ ڕابگرە بزانە ئەو کەسەی قسەت لۆ نەقڵ دەکا چه قسەیەکی پێغەمبەرت لە بۆ دەکات صلی الله عليه وسلم، چه ئامۆژگاریەکی ئەوت پێ دەڵێ. ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی نووسرایتەوە، دانراوە لە خزمەت خەڵک لۆخاتوی ئیستیفادە و سوودی لێ وەربگرن. جا بۆ مێ دەکەم ئینشاءالله کە ئمە باس لە قسەی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم وەصفی ئەسحابمان بێتەوە بەرچاو کاتێک دەفەرمون ئێمە لە خزمەت پێغەمبەردا دەنیشتین صلی الله عليه وسلم وەکو ئەوەی وابی تەیر لەسەر سەرمان بێ جوولەیەک نەکەین نەوەک تەیرەکە بفڕێتن. جا بەو شێوازە و بەو ئوسلوبەوە کە دێ خزمەت فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی سوود و ئیستیفادە وەردەگری کاتێک دەبیستی ئەو قسەیە هی محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم، ئەو قسەیە هی ئەو کەسێک کە خوا هەڵی بژاردووە الله ئەعلم حەیث یەجعل ڕسالەتەه، خوا پەیامی خۆی دایتە دەست پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەی بەڕێزانم دائیمەن گوێڕاگرتن لە قسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عیبادەتە، خۆشی بە جسمی ئینساندا دەبەخشی، وا لە دڵی ئینسان دەکات دڵی ئارام بێتەوە. تۆ لەگەر نەفەسەکانی پێغەمبەر دەژی صلی الله عليه وسلم، لەگەر قسەکانی ئەودا ئەو قسە شیرینانەی ئەودا کاتێک ئامۆژگاری دەکا چێ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵسۆزترە، چێ لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەزەییترە، ئامۆژگاری کارترە. نیمانە ئەو پێغەمبەرەی کە خوا هەڵی بژاردووە ئێمە دەچینە خزمەتی و هەر جارە و گوێ لێ ڕادەگرین بزانین محەممەد المستەفا صلی الله عليه وسلم چ دەفەرموێ. لە فەرمودەی ئەو جارە بەڕێزانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو فەرمودەی کە هاتووە لە صحیحی مسلمدا دەفەرموێ بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا ويمسي مؤمنا ويصبح كافرا يبيع دينه بعرض من الدنيا. تماشا ئەو قسەی پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم چەند جانبێک و چەند شتێکی زۆر جوانی تێدایە، ئاماژەمان پێ دەکا. بادروا بالأعمال فتنا، پەلە بکەن ئێوە کردەوە ئەنجام بدەن چونکە فتنە دێتە سەرڕێتان. ئێوە سست مەبن لە کردەوەی چاکە چونکە فتنە دێتە سەرڕێتان وەکو شەوی تاریک. پێغەمبەر صلی الله عليه وسلم تەشبیهی دەکا، یعنی شەوێکی تاریک و کە چاو نابینی ئەوها فتنە دێتە پێشت وای لێ دێ ئینسان متحەیر دەمێنێ نازانی چ بکە. ئێستا ئەمە تەقریبەن وا لەو سەردەمەدا دەژین، فتنەی وا دێتە پێش ئینسان نازانی نانەکەی حەڵاڵە یان حەرامە، نازانی جاروێ و عیبادەتەی دەیکا هەندێک خەڵکێ قبوڵە یان قبوڵ نییە. یعنی ئینسانەکە خۆی یەکلایی نەکردیتەوە لۆیە ئەو هەموو فتنانە دێتە پێش ئەو ئینسانە. یعنی حتا نزیکی دەکاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاستێک دەفەرموێ يصبح الرجل مؤمنا، سبەینێ ئینسانێک ئیماندارە وەیومسی کافرە، ئێوارێ کافر دەبی. یعنی سبحان الله تۆ وەرە تەماشا ئەو تەحەولە بکە، ئەو گۆڕانکاریە بکە. سبەینێ هەردەستەوە مسلمانە، ئێوارێ نەنووسیە وازی لە ئیسلام و لە دین و
لخواي تعالى هنا وبويت كافر أو جارة فرمي ويمسي مؤمنا إيواري أو إنسان إيمان دار ويصبح كافرا هر دستو هر أو شوا برادر ودوستكاني للرقا لا يدبن بلام بزان برزان پیغمبر صلى الله عليه وسلم آماجة بسدكا هو كاري أو تحول سريعة شيء لبين السبينك تا إيوارك تا بياني أو إنسان لا إيمان ودروا لبو كفر دفرمي يبيع دينه بعرض من الدنيا لرواية كاتب بعرض من الدنيا قليل دفرمي دينكي دفروشي عرض شتيك زوب بروا بيدا قوتنا عرض يعني سريع بروات من الدنيا لدنيا دا شتيك زائلة دروات دينكي بيدا فروشيتن أو هو كاركي يعني أو كسي كدين اللي ذكري بوشي وازل الذكري كتول لو دين دا بين تدري أو جا أمور دنيات أداة دستي مگر تماشا پیغمبری خواکەی صلى الله عليه وسلم خوای گەورە کەسابەتی کردووە و ڕاگیری کردووە دنیا چەند تەئسیری هەبووە قوڕەیش داوایان لێ کرد لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئێمە دەتوانین جوانترین ژنت بدەینێ زۆرترین ماڵت بدەینێ کلیلی کەعبەت بدەینە دەستی هەرچی دەتەوێت بدەینێ بەس واز لەو دەعوە و بانگەوازە بینە محەممەد المستەفا صلى الله عليه وسلم قبولی نەکرد لێرە ئێستا ئەومان لو ئامۆژگاری دەکا بەڕاستی پێمان دەڵێ ئێوە ئاگاتان لە خۆبی کردەوەی باش بکەن لەبەرەوەی ئەو حاڵەتە دێتە پێشتانەوە واتان لێ دێ لە سبەینێک لۆ ئێوارە لە ئیمان لە بۆ کوفر دەڕوا و ئینسانە ئەگەر چاو لە دنیای بە تەمای دین مەبە بێدینەکان شتت بدەنە دەستی لە مقابلدا دینەکەت لێ وەردەگرە ئەگەر باوڕش ناکەی تماشا قرآن بيروسك خواي تبارك وتعالى تسد فرميته پیغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي وإن كادوا ليفتنونك عن الذي أوحينا إليك لتفتري علينا غيره دفرمي نيزيك بو أوانا بفتنة ببم تبكي عن الذي أوحينا إليك لو وحيك لو توما النارديا لتفتري علينا غيره لو اشتيشيت كهل بسطي بناوي إيما وإذا لاتخذوك خليلا أو وقت ديان كرديا دوستي خود دز لدينك برديدت كان دوستي خود سبحان الله ضري واقعي أو رباصدك آيتك حديثك وإذا لاتخذوك خليلا دز لدين بردة لتفتري علينا غيره تدلو ذكين وإذا لاتخذوك خليلا دت كان دوست خواهي قولة ده فرميت ولولا أن ثبتناك لقد كدت تركن إليهم شيئا قليلا أجر إيمة تثبيت ما نكرد باي يعني راجير ما نكرد باي نزيق بو كمك ميلي ضل بلاي أوان دابك خواهي قولة رازينية بهيت شي وازك لغير دينكي أودا راست يكاني أودا مائل بكي بلاي راست بلاي تثبته جا پروردگار فرمي اگر واد بكرد بايا يعني بميليشي ضلي كميش رود لكافر كان بكرد باو دستد لبرنامجي خود بردا باو رود لوان بكرد باو اوان اتويان بكرد با دوستي خود خواي قول فرمي اذا لأذقناك ضعف الحياة وضعف الممات لدنيا ولا دواي مردنشا بيمان دا تشتي سزايشي زور بإيش ثم لا تجد لك علينا نصيرا حتى اشتر ما ندى يخستي سبحان الله تماشا واقعك وكسانيك واخورا قرنينا برامبر او توجمان يديت بيشيانوا لدنيا رزيلة بن لقيامة رزيل دبن ندنيا شان بدس دي بتواوي اويكا مرام ومبستيتيان شكا دنياك كما زو دروا بجيدي لي دروا نقيامتي شيان لو دبي كأبدية زالوه برزانم اگر اما او فرمودي في غمر صلى الله عليه وسلم لسنجاني بك وتماشا بكين يكم تماشاك زور انسان هي سبحان الله دبي زور دعابك كخوا او ضلي راجيك برزان راوستها بك في غمر صلى الله عليه وسلم يقل دعاء كان يتبو اللهم يا مقلب القلوب
ثبت قلبي على دينك. ثبت أو قلبي من ثابت كالسر دينك يا ربي خذها. يعني دراقرتني الدين وضلي إنسان زوري بيويستا نابي إنسان لا بدا لو الرقا هذا. سيد قطب قصيتي جواني هي رحمة إخوائي لبدا فرميه انحرافيتي كم لبداية درا سردشي شي لبو انحرافيتي تواو لنهاية دا. يعني تو لبداية دا بحستم لا دا بلان برو حتى دا قوية نهاية دا كاقل زور لوي لبداية اجرى نابي تو انحرافك ولا دانيتي كم يشتهبي جاءوا حديثة أو ما فير دكا براستي كإما دبي أقام اللي بتماشى صيغي قصكي في غمرك صلى الله عليه وسلم بادروا بالأعمال. أعمال جمع عمله وتيكر دونا نوعية تهبي لكر دويتاكا وبلاش اللي يبكى. سبحان الله يستخلق تماشى ذاك جاري واحيا ثانية من أي شيء ذاك ما بزور إيش بكى. بادروا بالأعمال في غمرة في صلى الله عليه وسلم تبهلبك الأعمال لكر دودا يعني نقلي يقنا وعدا هرتي دتواني لكردوي تاكدا برو انجامي بدا اخر قناح نيتون يجد بجماعة النبي قناح نيسو نتكانكي جاري واهيا او انسانا دولة من دتواني خيري بكالوناي كيلو راوستاي تساوريت دكي قلب الساغلو عبادتي اخواناكي اوهموا عمله لبردست الداية خلچێکی زۆر چاکە هەیە پێی دەکرێت سەیرەکە لەوەدا ئەسستی لێ دەکا تەمبەڵی لێ دەکا نایکا. پێغەمبەری صلی الله عليه وسلم ئامۆژگاری دەکا دەفەرمێ ئێوە پەلە بکەن لا هەموو کردەوەکاندا بادر بالأعمال. آخر لۆ ئەو هەموو کردەوانە ئەنجام دەین یا رسول الله صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی فتنە دێتە پێشەوە بێمەجالی دێتە پێشەوە ناتوانی بیکەی ئێستا لەبەردەستتدایە دەتوانی ئەنجامی بدەیت قەت درێغی مەکە لەوەی کەوا بتوانی کردەوەی چاک بکەیت. جا لێرەش تەماشاکە کە دەفەرمێ بادروا بالأعمال فتنة بە نەکیرە هاتووە. نەکیرە یعنی چی؟ یعنی نادیارە گشتیە ئەنواعی فتنە دێتە پێشت ئەنواعی مەشاکل دێتە پێشت لێ ئەتو کاتێک کە توانات هەیە قەلبت ساغا دەتوانی عیبادەتی خوای تەبارەک وتەعالا بکەی لێرە سستی مەکە کە دوای پەشیمان دەبێەوە ناتوانی ئەنجامی بدەیت. ئەو هەموو فتنەیە کە ڕوو تێدەکات چ دەکەی؟ لە یەکێک لە فتنەکاندا توش دەبی و وای لێ دێ لە دینەکە لا دەدەی وای لێ دێ لا ئیمانەوە دەڕوا لە بۆ کوفر ئەو ئینسانە. سبحان الله. جاگەر تەماشا حەدیثەکە بکەی بەڕێزانم هیچیان نافەرمێ یعنی مەسەلە لە ئیمانەوە ئەو ئیمانەی کە هەیەی تەسبیت و ڕاگیری بکە هەر دەڕوا لە بۆ کوفر ناڵێ لە کوفرەوە دێلۆ ئیمان. یعنی ئەو چاچەی ئەتو هەتا یەکسەر دەیفرۆشی بە ئەهلی کوفر. يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا ويمسي مؤمنا ويصبح كافرا. هەر تەحولەکە لە چییە؟ لە ئیمانەوە دەڕوا لە بۆ کوفر. ئەو جەگەست بینەوە ویە ئێوارەبی لەو ئیمانەی کە هەیتی تێی ڕوێنی دەڕوا زایعی دەکە و لە دەستی دەدا نییە بڵێ لە کوفرەوە دێلۆ ئیمان. ئەگەر فتنە پەیدا بوو خەڵک زۆر جاری واهەیە بەرەو کوفر و بەرەو بێدینی و بەرەو بێ ئیمانی دەڕوات. ئەوە ئامۆژگاری پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئێوە پێش ئەوەی تووشی فتنە بن بتوانن چەندی دەتوانن ئەو کردەوە چاکانە بکەن چەندی دەتوانن خوای گەورە لە خۆتان ڕازی بکەن پێش ئەوەی ئەو گرفتانە ئەوها بێتە پێشت کە نەتوانی دوایە شتێکی بکەی بەڕاستی. سبحان الله. جا تەماشا دەقی فەرمودەکە کە یەبیع دینەه بعرض من الدنیا دینەکەی دەفرۆشی دیارە دینیش دەفرۆشێ بەڕێزان دەفرۆشێ پارەی دەکات بەڵام بە هەر چەندی بدەی زەرەرتە بە هەر چەند پارەت بدەنێ هەر بعرضین هەر کەمە بە کەمێکە و زوو دەڕوا لە دەست بعرض من الدنيا قليل بە کەمێک لە دنیا دینەکەت لێ دەکڕن. تەماشا ئەو دوو شتەکە بەڕێزانم لە حەدیسەکە چەند جوان هاتووە. دین ئەغلا و بەرزترین شتی ئینسانی ئیماندارە ئەوەی لێ دەکڕن
لە مقابلی چ یەک شتی ڕەخیس نزم بەو ئینسانە دەدەن بعرضی من الدنيا قليل کەمێکی لە دنیا شتێک پێدەن کە زوو لە دەستی دەڕوات توخوا حەیف نەی ئینسان ئەو دینە جوانە و پاکەی کە هەیەی ئیمان و باوەڕ و قەنەعەتی پێی هەیەی ڕاست بێ لە دەستی بدا لە مقابلی چی لە مقابلی ئەوەی ئەو ئینسانە لە دنیایەدا مەنسەبێکی پێ بدەن لە دنیایەدا پارەی پێ بدەن لە دنیایەدا بتوانێ عەلا ئەساس خۆشگوزەرانێکی زیاد بکە بەس لە مقابلی چ لە مقابلی دینەکەی لۆی بەڕێزان بە هەر شتێکت گۆڕیەوە ئەو دینە هەر زەرەرتە ئەو کەسانەی دینداری چاکن ئەو کەسانەی ئیمانی چاچیان هەیە ئیمان لە ناو دڵەکانیاندا ثابت بۆ ئیستیقامەیان هەیە بە هیچ نەوعەک دین بە هیچ شتێک ناگۆڕنەوە لەبەرەوەی ئەوەی دەیبینن لەو دنیایەدا هەر هەموو زائیلە ئەوەی دەیبینن لەو دنیایەدا هەمووی کەمێکە لە چاو ڕۆژی قیامەتدا مەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو ما الدنيا في الآخرة إلا مثل ما يجعل أحدكم أصبعه في اليم فينظر بما يرجع ئەگەر ئینسان پەنجەی خۆی بخاتە ناو بەحرێک چەند تەڕاتی لەگەرە خۆیدا دەردەنی فەرمووی دنیا لە چاو ئاخرەت هەر ئۆندەیە جا وەرە پەنجەی ئینسانێک بکەوێتە ناو بەحرێک ئەو هەبینێ دەرێت چەند تەڕاتی ئەو بەحرەی لەگە خۆی هینایە ئەوە دنیایە ئەوی دیکەش قیامەتە ئەو جا وەرە ئەتو لەو تەڕاتیە کەما چەندت بە بەرکەتیە پێیان دای تا ئەو دینەت زایع کردی و لە دەستی خۆتدایە لۆی بڕێزانم ئەو حەدیثە ئاماژەمان پێ دەکا بەوەی کە ئێمە دەبێ لەسەر دین ڕاجیر و ثابت و بەردەوام بین نەیگۆڕینەوە بە دنیایەدا بە هیچ شتێکی دنیا نەیگۆڕینەوە بە هەر شتێکمان گۆڕیەوە ئێمە زەرەرمان کردیە ئەوە ئامۆژگاری پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە خەڵک ڕوو لە کوفرەکە واز لە دینەکە دەینی ئەوەیە ئوموری دنیایی پیشان دەدەنەوە ئینسانە سەبری نییە ئارامی نییە وای لێ دێ ئەو دنیایە تەسیری و کاریگەری لەسەر دەکا هەتا وای لێ دێ دینەکەی خۆی دەگۆڕیتەوە و دەفرۆشی ئەگەر تەماشا ئەو فەرمودەیە بکەین ئاگادارکردنەوەشە لە فتنە ئاگادارکردنەوەی کە ئینسان تووشی فتنە دەبی بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم ئەو شەوە تاریکە دێتە پێش ئەو ئینسانە ئاگاد لێبی تووشی فتنە نەبی سیر لەوە نییە ئینسان جاری وا هەیە فتنەی دێتە پێشی سیر ئەوەی کەوتیتە ناو فتنە کەتیتە ناو ئەو پەڕی تاریکیدا ئەو قوربەسەرە هەر ئاگای لە خۆ نییە بەڕێزانم ئەگەر زەمانی قەدیم بە چەند شتێکی بەسیط دەیانتانی خەڵک هەرخەرەتێنن ئێستا بە هەزاران شتی دیکە هاتیتە پێشەوە ئەگەر موسڵمانێکی عاقڵ و دیندار نەبی تووشی ئەو فتنانە دەبی چەند ئافرەت ئێستا دەیخەڵەتێنن فێڵی لێ دەکەن کاتێک بە هۆش خۆی دێەوە تۆ ئەتوو ئازادی دوو بە خۆت چی دەتەوێت بیکە بە کەیفی خۆت بکە ئەو ئیسلامەتی جوانە فێرە ئەو خانەوادە و ئەو ڕێک و پێچی دەکە تووشی فتنەیان کردی هەر ڕۆژی لە باوەشی پیاوێک و هەر ڕۆژێ لە فندقێک و وتێلێک و هەر ڕۆژێ لە جێگایەک و کاتێک بە خۆش خۆی دێتەوە نەجوانی ماوە نە خانەوادەی هەیە نە دڵی مرتاحە نە ژیانی خۆشە ئەو فتنانە تووشە بێ ئافرەت لۆی دەبێ هەموو کەس پیا و ئافرەت هەمووی تەماشا بکە تووشی فتنە نەبێ ئەو حەدیثە ئاگادارمان دەکاتەوە کە ئینسان ئەبێ ئاگای لە خۆبی لەوەی تووشی فتنە بێ دوو بەڕێزانم کردەوەی ساڵح ئێهمال مەکەن وەڵڵاهی لۆ قیامەت پێویستیمان پێیە بەڕێزانم پێویستمان بە کەمترین کردەوەیە کە هەمان بێ لە ڕۆژی قیامەتدا لەدەست خۆمان نەدابی ئەو گچکانەشمان لۆ خردەکەنەوە ئیستیفادەی لێ دەکەین إماتة الأذى عن الطريق صدقة بردك لا بر لسرقة صدقية كلمة طيبة صدقية عملية صالحة روجك لو خواب روجي با حفتا صار لأجر جهنم بدور ديختوا مسلمانك بخراب باسي ذكرت جوابي بدو أجر قسك وانبو من رد عن عرض أخيه رد الله عن وجهه النار خوا أجر لدمو تساود بدور ديختوا کردەوەی چاک بکە قسەیەکی باش بکە عملێکی باش بکە تەماشا قورئان بکە إن الذين آمنوا وعملوا الصالحات ئیمان دێنن بەس عملی صالحیش دەکەن جزاء بما كانوا يعلمون يعملون بەو کردەوەی کەوا دەیکەن بەو کردەوەی کەوا ئەنجامی دەدەن عملمان زۆر پێویستە
يعني ئەو حەدیثە هانمانەدا لەسەرەوەی کە ئینسان بەڕاستی کردەوەی زۆر ئەنجام بدا، کردەوەی زۆر چاک بکاتن، شتێک پێشکەش بکە. حتى پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئێوە شتی شاراوەتان نەبی لۆ خوا لە ڕۆژی قیامەتدا. یعنی کە چووە لای رب العالمین، یا ربی خوایە هەندێک شتم کردی لۆ تو لە عەمەلی ساڵح، یەک بەشەر لەسەر ڕووی زەویدا نەیزانیە، فقط لە بەینی من و تو بووە. دەزانی خوا کو ئەجرت دەداتەوە، دەزانی کو پاداشتە دەداتەوە. فرمێسکێک با لەو چاوە بێتە خوارێ لە بۆ خوا، لە بۆ قیامەت با هەد بێ، ئاگری دۆزەخی پێدەکوژێتەوە، واتە تو تەئسیریت لێ ناکە ئاگری جەهەنەم. کاتێکا کە ئەو ئینسانە وەرەجل ذەکەر الله خاليا ففاضت عیناه، گەویشتیەوە عەمەلە ساڵحە، جارێک دابنیشی ذکر و یادی خوا بکەی و فرمێسک لە چاو بێتە خوارێ. جارێک چووی بۆ نمونە لە بۆ عومرە لە بۆ حەج لە لایەک دانیشی کەس ئاگای لێت نەبی، نوێژ بکەی، قورئان بخوێنی، دوعا بکەی، لە خوا بپاڕێ و بیدەی رب العالمین و لەکن یەک بەشەریش باز نەکەی، ئەوەندی لە توانادایە کردەوە چاکەکانت زۆر کە. ئەو حەدیثەهانی هەندێکمان دەدا بادروا بالأعمال، هەر چەندی دەتوانی پەلە بکە لە ئیشکردنی کردەوەکان. یەک نمونەی سیستیتان لۆ بینمەوە بەڕێزان، بەس تەماشاکەکە خاستن لە ئافرەتان. پار ڕەمەزانێ ڕۆژی قەردارە، ئەو سار سوال دەکاتەوە وڵی مامەستاوە گەویشتینەوە ڕەمەزانێ، ئەرێ من حکمەکەم چییە، فیدێم کەوتیتە سەریا. یعنی خوشتی بەڕێزم، تۆ نەتوانی قەردە واجبەکان بدەیەوە. ئەدی حەدیث قسەت لەگە دەکات دەڵێ ئینسان ڕۆژی سونەتیش بگریتن، دوو شەم و پێنجشەمان سونەتە بە ڕۆژی بووی، معنی تۆ نەتگرتیە، ئەتوا فەرزەکانت نەکردیە. شەوال 6 ڕۆژان تێدا بە ڕۆژی بی سونەتە نەتکردیە، عەرەفە تێدا بە ڕۆژی بی سونەت بی نەتکردیە، ئەدی بەتەمای کەنجینە عەمەل بکەی. ئەو تەمبەریە لە چییە؟ لە حکمەکەی گەڕێ، بەس بزانە تۆ لە چ زەلکاوێک دای، قەرزی فەرزەکانت لەسەر مایە. کەچی خەڵکێک هەیە لەو خۆی ئێستا ئافرەتانێک هەیە نەک قەردار نییە، بەردەوام دوو شەمان و پێشەمان بە ڕۆژی دەبی، بەردەوام خەتمی قورئانێ دەکا، بەردەوام عیبادەت و تاعەتێکی زۆر چاچی و منداڵەکانیشی پەروەردە دەکا. ئێوە ئافرەتە بردیەوەی دیکە شاوا دۆڕاندیتی، خوازانی وەڵڵا جاری وایە سوالم لێ کرێ، قەردی 3 ساڵم لەسەرە، ئیوا هەیدەرێ قەردی 10 ساڵ پێش ئێستام لەسەرە. تەمبەری شەتا و ئاستەی ئێتۆ بەرامبەر بەخوایە ئەو قەرزە، نابی تۆزەک فکری لێ بکەیەوە. پاشان بەڕێزانم، ئەعمالی ساڵح ئینسان تەثبیتەکە لە فتنە، ئەوت ئاگا لێبی. يعني كتو عملي صالح ذكي خوالة فتنة باريس لو إلى حديثك لبيش هاتيس بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم. أجا عملي صالح كرة لفتنة باريس راو دبي، بلام عملي صالح النبي يكسر توشي فتنة دبي، أو خلكاني أو روتوشي فتنة دبي من بروتا ما شايبك زور جاري واه سبر دستي لعمل شاكا كان بردا استوا حتى كتي تسر لي واري راس راي شي شايب كوتي تخواري. عملي صالح باريسي کردەوەی چاک وەلە ئینسانی دەکا دوور بیتن لە فتنە و لە مەشاکل و ناخۆشیدا. ئاخر بڕۆ ئێستا کەسێک بینە سجن کرایە لەسەر تریاک، ئەگەر ئەهلی مزگەوت بی وا دەبی، تۆ لە مزگەوت بیدیترێی نوێژ بە جەماعەت بکەی، لۆ خوا کردەوەکانت ئەنجام بدەی، ئەو کابرای کە گیراوە قوربەسەرە داماوە داخۆ چێ فێری لێ کردیە، وای لێ کرد و ئیغڕای کرد و ئێستا کەوتە ناو سجن. لوی ئینسان دائما تۆبە بکە بگەڕێتەوە لای خوای گەورە، عملی صالح زۆر بکە لۆی لە فتن و لە ناخۆشیەکانیشدا ئەو ئینسانە بپارێزێ. ومن يتق الله يجعل له مخرجا، هەر کەسێ لە خوا بترسێ ئیلا خوا دەرگایەک ڕەحمەتێک جێگایەکی هەر لۆ دەکاتەوە، مەخرەجێک هەیە، دەرچوونێک هەیە لۆ ئەو ئینسانە، بەڵام لەوانەیە لەبەر چاوت نەبی، بڕۆ پێش لۆ لای خوای گەورە ئەو دەرگایە ڕۆشن دەبی لەبەر چاوتدا. و پاشان ئەو فەرمودەیەکێکە لە قسە جوانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە معجزەی ئەوەی تێدایە کە فعلاً ئینسان وا ئێستا وەکو واقع هاتیتە بەرچاوی ئەو هەبوو فتنەیە لە دنیادا ڕووی تێکرد. ئەوانەی ئەو فەرمووی وا هاتیتە پێشەوە، ئەگەر بە عەمەلی ساڵح خۆت نەپارێزی، ئەوە ئەخبار بوو لە دەربارەی غەیبەوە، فتنە دێتە پێشەوە، شتی ناخۆش دێتە پێشەوە، دەبی تۆ زۆرت ئاگا لێبی. جالۆی بەڕێزانم، من لە کۆتایی قسەمدا ئامۆژگاری من هەر ئەوەیە کە قسەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە بۆم ڕوونکردنەوە، هیوادارم ئێوەی بەڕێزیش ئیستیفادە و سوودی لێ وەربگرن، بە ئومێدی ئەوەی لەسەر ژیانی ڕۆژانەی خۆتاندا جێبەجێ بکەن،
گرنگترین شت کە ئینسان ئەنجامی بدا کردەوەی چاک بوو لەو فەرمودەیە. خراپترین شت کە خۆی لێ بپارێزی ئەو تەحویلیە فکریە بوو کە ئینسان سبەینێ مسلمان بی و ئێوارە کافر بیان ئێوارەی مسلمان بی سبەینێ کوفر بکە. لە هەمووشیان خراتر دینی خۆی بفرۆشی بە دنیا. مامۆستا مەلا محەممەدی سەلمان پاک ڕەحمەتی خوای گەورەی لێبی ئیجازەی من و کۆمەڵێک زیاتر لە 50 مەلا نزیکەی لە شاری هەولێر داوە. هەر کەسێک ئیجازەی پێدەدا ڕەحمەتی خوای لێبی بەس ئۆندەی دەگۆ دەیفەرموو دینی بە دنیای مەگۆڕەوە کە ئیجازەکە ئێدای ئەوە پێدەفەرموو ئەو دینەی بە دنیا مەگۆڕەوە. ئەو ئەمانەتێکە داویەتی بەسەر ئەو مامۆستا بەڕێزانە. انشاءالله ئومێد دەکەین خوای گەورە هەموو لایەکمان تەثبیت بکە و ڕاجیلمان بکە و لەسەر کردەوەی چاک بەردەواممان بکە و ئەو کردەوانی دەکەن جێ ڕەزامەندی خوای پەروەردگار و ڕەب العالەمین بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.